جیاوازی گەل ئێستا ئازیزان نمونەتان پێ بڵێم یەکێک لە شتەکان کە گەلانی پێ ئەپێورێ ئەمە تەواو مۆزوعی دەرسەکەمان نییە بەڵام تازە چوینە ناو مۆزوعی کۆمەڵناسی و وێژی کورد و کۆمەڵەشمان باس کرد یەکێک لەو شتانەی کە گەلانی پێ ئەپێورێ لە نەزەریەکی هۆفستێدا بۆ جیاکردنەوەی میلەتان کۆمەڵشت بۆ دیاریەکە ئەڵێ ئەم میلەتە چەندێ ڕێژەی ئەم شتەی تایە بەرزە یان نزمە یەکێک لەوانە خۆپارێزی لە نادڵنیایی باشە خۆپارێزی لە نادڵنیایی ئەگەر ڕێژەکەی بەرز بوو واتە بەردەوام خۆی پارێزێ ناوێ بکەوێتە مۆقیفێک و کە زۆر دڵنیا لەبێلی ئێستا ئەڵمانەکان ڕێژەی خۆپارێزیان لە نادڵنیایی زۆر زۆر بەرزە وەرە عەتر بفرۆشە لە ئەڵمانیا بە بیبەر لە بازار داینێ عەتری زۆر چاک داینێ بە 10 یۆرۆ 15 یۆرۆ خەڵک زاتی نێدەسی بۆ بەرێ بەڵام لەولاوە عەتری 100 دۆلاری و 200 دۆلاری ئەفرۆشرێت بۆ چونکە ئەزانێ هی کام شەریکەیە و زۆر دڵنیایە بێ ئامادەنی مجازفە بە 15-20 دۆلارەوە بکە ئەگەر پارەی هەبوو ویستی عەترێکی باش بکرێ عەترێکی باشەکڕێ بەس لە کوردستان وایە وەرە شتێکی زۆر بێمەعنا بکەرە ناو شت و داینێ بۆ هاوار کە کوڕە عەترێکمان هێناوە بە 1000 نە بە 2000 نە دنیای خەڵک ئەیکڕێ هەڵە قەیچیەکە خراپیش 2000 نە زەرەرەکە بۆ چونکە عەقڵی میلەتی ئێمە خۆپارێزی لە نادڵنیایی نییە یعنی ئێمە ومانە میلەتی ئێمە کێ بۆ ئەوروپا خۆی ئەیان لە ناو بەڕ و بەحر ئامادەیە مناڵەکەی بخنی ئێوانە بەس بگاتە ئەوروپا ئێخۆ نادڵنیایە واتە ڕێگایەک ئەگرێتە بەرکان نادڵنیایە بەس ئەیگرێتە بەر ینی مجازەفە ئەکا بۆ چونکە لە ناو ئێمەی کوردایە لە ناو ئێمەی تاڵاتێک عەرەب و فارسا ئێمە ئامادەین خۆمان بخینە وەزعێکەوە کە زۆرش دڵنیا نەبین واتە ڕێژەی خۆپارێزیمان لە نادڵنیایی زۆر کەم باوەڕکەن ئەوروپا بسووتێ شار بە شار بسووتێ ئەم خەڵکە هەرگیز ئاوا کۆچ ناکا وەکو ئێمە کە کۆچەکەین بۆ ئێرە یعنی بۆ نمونە کوردستان بکە بە بەهەشت ئەوروپا ئاگری تێبەرە خەڵکی ئەوروپی ئامادە نیە با لەو بەحرە بۆچی چونکە ئەمان ڕێژەی خۆپارێزیان لە نادڵنیایی زۆر زۆر بەرزە جا ئەمە بەڕێزان ئەمە لە اختصاسی منەوە نزیکە بۆ قسەی لەکەم ئەمە مۆزوعی لە ئینتەرناشنال بزنسا مۆزوعێکی زۆر زۆر گرنگە کە پەیوەندی دیسان بە کۆمەڵناسیەوە هەیە پەیوەندی بە مۆزوعی بازار و ڕیکلام و تەعاملی خەڵک لەگەڵ مۆزوعی بازرگانی و فرۆش ئەمان ڕێک ڕاستەوخۆ پەیوەندی پێوە ئێستاکە ئێمە میلەتێکی خۆپارێزیمان لە نادڵنیایی زۆر کەمە کەواتە مجازەفەمان پێ ئەکرێ مجازەفە شتێکی زۆر ئازایانێ لە کوردستان خەڵکە بینی ئاوا هەڵەتۆقێ و ئەبێ بە ملیۆنێر و دەوڵەمەنە بێ خۆی خاتە ناو وەزعێکە و لەو لاشۆ بە هەزاران دۆلار ساڵانە کۆمپانیای ئەمان خەڵەتین و پارەکانمان نەکات کەواتە ملیۆنێر هەڵەتۆقێ فەقیر و قەرزار هەڵەتۆقێ لەبەروی ئێمە خۆمانەنین بە نادڵنیایی بەس کۆمەلگایەکی ئەڵمانی بەریتانی هۆڵەندی نەرویجی کشتی واناکاتیس بۆیە هەمووی بەوەی کە ژیانێکی ئاسایی ڕێکوپێکی هەبێ مۆزەفی کۆمپانیا بێ ڕاستیە لێرایە تۆ بۆ دەرەکەوێ سەبەبەکە چییە ئێمە واین ئەوان وان اینجا بە ئێمە بین بۆ مۆزوعی علمیش بۆ مۆزوعی علمی بۆچی خەڵک لای ئێمە خۆی ئەکوتێتە ناو هەموو مۆزوعێکەوە لەسەر سیاسەت قسەکەوە لەسەر چی قسەکە چونکە گوێی لێ نییە یعنی بۆ نمونە خۆپارێزی لە نادڵنیایی لە عەقڵیەتی ئێمە زۆر کەمە و ئەگەر ئەم عەقڵیەتە زۆر بوایە جێگیری یا بە پیاسا ڕۆشتن حسابکردن بۆ کۆمەڵەشت زۆرە بوو یعنی تۆزی ئیستیقرارمان وەرەگرت وەکو کۆمەلگا زەرەرمان کردووە بەس وەکو تاک ئەکرێ قازانجی لێ بکەین ئەم قسەی من بیر لێکەنەوە ئەم عەقڵەی ئێمە وەکو تاک ئەکرێ ئیسفادی لێ بکەین یعنی تۆ ژینگەیەک هەیە تۆزێ لە ڕووی کلتوریەوە لە ڕووی عەقڵی خۆتەوە لەباری بۆ ئەوەی
سەرکەوتنی عەجیب بەدەست بێن. ئێستا وەرە بۆ نمونە ئەوروپا، یخۆ بە هەزاران ئەڵمانی لەوچی ئیشیان نەبێت، یا ئیشێکی زۆر قەڵبیان هەبێت، یا مۆزەفێ بێ ژیانی هەرگیز نەگۆڕێت. وەرە هەرچی کوردە، کوردی تورکیا، ئێران، عێراق، عەرەبەکان، تورک، یەکسەر دوکانێکی دانا، مارکێتێکی داناوە، یعنی ئەوەی لەدەسەڵاتە هەیە، دوکانێکی لەفەدا هەیە. یەکێک لە شتەکان ئەوەیە خۆ نادڵنیاییە بەڕێزان، زۆر 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 خەتەرە تۆ دوکانە دابنی تۆ قازانجنەکە و زەرەرکە. کابرای ئەڵمانی ئەو مجازەفەیە ناکات. ئەوانشی کە لێرە پەروەردن تا ڕادەیەکی زۆر وە مجازەفە ناکات، یعنی زۆر هەوڵیان مجازەفە نەکات. دنیای کورد لە بەریتانیا خاوەنی ئیشی خۆیان، کورە خەڵکە ناسم هەر گەشتە بەریتانیا یەکسەر ڕۆشتووە مامەڵەی کردووە، یەکسەر غەستی سیاری کردووە. ئەم هەموو مجازەفەیە بەم ڕێژە بەم پارە زۆرە پەیوەندی بە عەقڵیەتمانەوە هەیە. ئێمە جیاوازین لە مۆزوع عیلمیشە دڵنیا بن ئێمە شتی باشمان پێکرد، تاکید بندەوە. ئێستاکە هەندانەکە گۆڕاوە، بۆ نمونە لە کوردستانە واستە و واستەکاری و حیزبایەتی و کۆمەڵن، یعنی خەڵکە هیچ احتیمامێکی نەبوو بۆ عیلم، بوون بە خاوەنی ڕۆشنبیری و توزانم پەروەردە و وەزارەتەکان و چی ئەمە وەزعکی تێکە. ئەگینا ئەگەر هەندەر هەبێ خەڵکی ئێمە دڵنیا بن زۆر باشە چێتە سەرەوە.